هێزی سەربازی ئیسرائیل و ئێران. توانە سەربازیەکانی ئێران و ئیسرائیل نوێنەرەتی دوو استراتیژی جیاوازی جیهان دەکەن. ئیسرائیل بە تەکنەلۆژیای پێشکەوتووی ڕۆژاوا و باڵا دەستی ئاسمانی پشگیری دەکرێت. لە بەرامبەردا ئێران بە پشتبەستن بە توانەکانی خۆی و کۆکردنەوەی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان شەڕی ئیسرائیل و ڕۆژاوا دەکات. لەم سپێشەڵین هاوسەدا پایتەخت میدیا بەراوردی ئیسرائیل و ئێران دەکات لە چەندین لایەنی وەکو موشک، سیستەمی دژە موشکی، فڕۆکەوانی و فڕۆکەی بێفڕۆکەوان. ئیسرائیل ئامێر و کەرەستە سەربازیەکانی نەوەی پێنجەم بەکاردەهێنێت. خاوەنی یەک لە پێشکەوتووترین هێزەکانی جیهانە. ئیسرائیل بۆ ئەم شەڕەی لەگەڵ ئێران سوود لە فڕۆکەی F-35 و F-16 سوفا و F-15 ڕام وەردەگرێت کە ئەو فڕۆکانە بە دوو بزوێنەر و سیستەمێکی بەهێزی خۆدزینەوە لە ڕادار پێشخراون. جگەلەوەی ڕێنمایی لە مانگی دەستکرد وەردەگرن، کۆنتڕۆلی ئاسمان دەکەن و سوتەمەنی لە ئاسماندا وەردەگرن لە کاتی یەرکی ماوە درێژ. لە بەرامبەردا ئێران تاوەکو ئێستا پشت بە فڕۆکەی F4 و F5 ئەمریکی و فڕۆکەی جۆری Su-24 و MiG-29 و یاکی ڕووسی دەبەستێت. ئەماش دەرخەری ئەوەیە کە ئێران لەم لایەنەدا ناتوانێت ڕکابەرایەتی ئیسرائیل بکات. سیستەمی بەرگری موشکی و ئاسمانی. ئیسرائیل تاکە وڵاتی ناوچەکەیە کە خاوەنی تۆڕێکی بەهێزی بەرگری موشکی فرەچینە کە پێکاتون لە 3 چینی جیاواز، لەوانە گومەزی یاسنین. ئەم سیستەمە بەرگری دەکات لە بەرامبەر موشکی کوردمەودا لە دووری 4 بۆ 7 کیلۆمەتر. قەلغانی داوود دووەم سیستەمی دژە موشکیە، بەرگری لە موشکی مەودای مامناوان، تۆپ و فڕۆکەی بێفڕۆکەوان لە دووری 40 بۆ 300 کیلۆمەتر دەکات. تیژڕۆ سیستەمێکی دیکەیە لە هەردوو تیرەی دووەم و سێیەم پێک دێت. دیزاین کراوە بۆ ڕێگریکردن لە موشکی بالیستیکی مەودای دوور و بەرگریکردن لە هەڕەشە ئەتۆمیەکان. تەواوی ئەم سیستەمانە لە ڕێگەی ژیری دەستکرد و مانگە دەستکردەکان داتا وەردەگرن و لەلایەن تۆڕی یەکگرتووی ئەمریکا و ئەوروپا پێشخراون. لە بەرامبەردا ئێران خاوەنی سیستەمی دژە موشکی باڤار 373 و خورداد دەیە کە ئەم جۆرەیان توانای هەیە لە یەک کاتدا چەند نامانجێک بپێکێت، بەڵام بە شێوەیەکی گشتی سیستەمە دژە موشکیەکانی ئێران زۆر جار هێرشەکان ناناستنەوە یان ناتوانێت ئامانجەکەی بپێکێت. هێزی موشکی ئیسرائیل و ئێران. ئیسرائیل خاوەنی چەندین جۆری موشکی جیاوازە، لەوانە زنجیرە موشکی چێریکۆ. چێریکۆ 2 موشکی بالیستی مەودا مامناوەندا توانای هەڵگرتنی سەری ئەتۆمی هەیە. چێریکۆ 3 موشکی بالیستی کیشوەر بڕە، توانای هەڵگرتنی سەری ئەتۆمی هەیە و زیاتر لە 5000 کیلۆمەتر دەبڕێت. تیارکراوە بە موشکی کروز و چەکی ژێردەریایی. ئێران خاوەنی چەندین موشکی جۆرا و جۆرە لە مەودا جیاوازەکان. موشکی فاتح 102 و زولفیقار کە هەردوو موشکەکە لە مەودای کورد بە دووری 300 تاوەکو 700 کیلۆمەتر بەکاردەهێنرێن. موشکی شەهاب 3 غەدر و سەجیل موشکی مەودا مامناوەندی ئێرانە، توانای بڕێنی 2000 کیلۆمەتری هەیە و دەگاتە ئەل ئەڤیڤی پایتەختی ئیسرائیل. جیا لە موشکانە ئێران خاوەنی چەندین جۆری دیکەی موشکی کرۆزە لە جۆرەکانی سۆمار و هۆڤیز کە توانای فڕێنی نزم و خۆدزینەوەیان لە ڕادار هەیە. ئەوەی جێگای سەرنجە بەشێکی زۆری موشکەکانی ئێران لە ڕێگەی مۆبایلەوە هەڵدەدرێت. توانای ئیسرائیل و ئێران لە فڕۆکەی بێفڕۆکەوان. ئیسرائیل و ئێران ڕکابەری یەکتر دەکەن لە ڕووی فڕۆکەی بێفڕۆکەوانیەوە، بەڵام لە مەشیان ئیسرائیل لە سەروترە، چونکە ئەم وڵاتە بەرهەمەکانی بۆ 50 وڵاتی جیاواز هەناردە دەکات. لە بەرامبەردا ئێران تەنها بۆ ئەو وڵات و گروپانە دەنێرێت کە هاوپەیمانیەتن. جۆرەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیلی هێرۆن تیپی ئیتان، فڕۆکەی بێفڕۆکەوانی بەرزە و بەرگەگرتنی درێژە، توانای هێرشکردن و چاودێریکردنی هەیە. هارۆپ جۆرێکی دیکەی فڕۆکەی بێفڕۆکەوانیە، جیا لە توانای هێرشکردن ڕادارەکانی دوژمن و شوێنە موشکیەکان دەدۆزێتەوە و لە ناویان دەبات.
ئیلبیت هێرمێس 900 جۆرێکی تایبەتی فڕۆکەیە بۆ کاری سیخوڕی هەواڵگری و بە دوواداچوون. تەواوی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیل بە سیستەمی مانگی دەستکرد گرێدراون و بەشێکیان لە ڕێگەی ژیری دەستکرد داتاکان واردەگرن. جۆرەکانی فڕۆکەی بێفڕۆکەوانی ئێرانی: شەهید 136 فڕۆکەی بێفڕۆکەوانی خۆکوژی پڕ لە تەقەمەنی کە بە چەقۆ دەناسرێتەوە و لە هێرشە چڕەکان بەکاردەهێنرێت. موهاجر: ئەم جۆرە فڕۆکەی بێفڕۆکەوانە توانای چاودێری چەکداری و هێرشی هەیە، توانای هەڵگرتنی 2 بۆمب یان موشەکی هەیە. قەرار: فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی بەهێز لە کاتژمێرێکدا 900 کیلۆمەتر دەبڕێت. ئەرکی بۆردمانکردن، شارکردن لە ئاسمان و سیخڕێکردن وەردەگرێت. فرترۆس جۆرێکی دیکەی فڕۆکەی بێفڕۆکەوانی بەهێزی ئێرانیە، مەودای 2000 کیلۆمەتر دەبڕێت و توانای فڕینی 30 کاتژمێر بەسەر یەکی هەیە. جگەرەوەی توانای چاودێریکردنی وردی هەیە، چەندین بۆمب هەڵدەگرێت. ئارش 2 جۆرێکی خۆکوژی فڕۆکەی بێفڕۆکەوانە، نوێترین بەرهەمی ئێرانە، تایبەت بۆ هێرشی سەر ئیسرائیل دروست کراوە، بە پێی دەنگۆکان دەتوانێت بە وردی ئامانجەکەی بپێکێت.